شیکاری دەستەی نووسەرانی سبەی ئایا هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی قۆناغێکی نوێی سیاسەت لە بەغداد و هەرێم دەست پێ دەکەن یان هەرێم لە دواڕۆژانی خۆیدایە. لە ماوەی ڕابردوودا بەغداد و وڵاتانی دراوسەیە فشارەکانیان بۆ سەر هەرێم زیاتر و زیاتر کردووە، بەڵام چەند بڕیارێکی دادگای فیدراڵی و وەزارەتی دارایی عێراق بە شێوەیەکی کردداری دەسوەردان دەکەن لە کاروباری وەزارەتەکانی حکوومەتی هەرێم و چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردن. ئەمانەش وەرچەرخانێکی نوێیان هێنایە کایەوە. فشارەکان لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕێکەوتنا مەڵوەشاوە سێقۆڵەکەی پارتی دیموکراتی کوردستان و محەممەد حەلبوسی و موختەدا سەدرەوە زیاتر دەبن. پرسیارەکە ئەوەیە ئایا هەرێم و بە تایبەت پارتی سزای پێشڕەوی ڕیفراندۆم و ئەو ڕێکەوتنە سێقۆڵی وەردەگرێت کە هەرێکە لە سەدر و حەلبوسی لەسەر شانۆی سیاسی عێراق دوور خستەوە لە کاتێکدا هەرێم لەژێر ڕەحمی فشار و هەڕەشە و بڕیاری دادگادایە لە ناوخۆدا دابەش بووە. یەکێتی کە هاوبەشێکی درێژخایەنی پارتی بووە و زۆربەی کات لە بەغداد هاوڵوێست بوون، بەڵام لە ماوەی ڕابردوودا لە نیگەرانێکی توندایە لەگەڵ پارتی. لە بەرامبەردا پارتی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ تۆمەتباری دەکات بە پشتیوانی و وروژاندنی سکاڵاکان لە بەغداد. تەنگشەکانی پارتی وێکێتی لە هولێرەوە تا بەغداد درێژ دەبنەوە. بەو شێوەیە تاوەکو ئێستا لەسەر پرسی پارێزگاری کەرکووک نەگەیشتون بەڕێکەوتن کە پێدەچێت ئەو پرسە ببێتە کارتی دانوستان لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو یان هێندەی دیکە هۆکار بێت بۆ قوڵبوونەوەی جیاوازیەکان. لە دوای چەند مانگ لە بێدەنگی بەرامبەر بە شیر و تیری دادگای فیدراڵی پارتی وەکو یەکەم کاردانەوە نوێنەری نزیکی خۆی لە دادگای فیدراڵی کشاندەوە، هەرچەندە دادگای فیدراڵی ڕایگەیاند کشانەوەی ئەو ئەندامە کاریگەری لەسەر کارەکانی دادگا نابێت بەهۆی ئەوەی یەکێک لە سێ ئەندامەیە دەگەکە شوێنی ئەو دادوەرە پڕ دەکاتەوە. بەڵام چەند ئەگەرێکی دیکە لە بەردەم پارتیدا هەن. یەکەم، ڕێکەوتن لەگەڵ سونەکاندا بۆ کشانەوەی نوێنەرانی خۆیان لە دادگاکە. بەو شێوەیە پرسیار لەسەر بێلایەنی دادگایەکی زۆرینە شیعە دروست دەبێت. چیترە و دادگایە ناتوانێت وەکو دەستگایەکی بێلایەن یێوانگیری دەسەڵاتەکانی عێراق و ڕاوەی دەستوری عێراق بکات. دووەم، بەکارهێنانی کارتی پێکاتەکانی دیکە بە تایبەت لە ئاستی نێودەوڵەتی بۆ خستنە ژێر پرسیاری پابەندی ئەو دادگایە بە دەستور و ڕێزگرتن لە پێکاتە جیاوازەکانی عێراق. سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ واشنگتن سەرەتای ئەو مانۆڕە دیبلۆماتیەیە کە پارتی دەستی پێکردووە. سێیەم، ئەگەرێکی لاواز ئەوەیە ڕێککەوتن لەگەڵی کێتیدا بکات بۆ ئەوەی نوێنەرەکەی خۆی بکشێنێتەوە. ئەو کاتە پرسیار لەسەر ئەو دادگایە دروست دەبێت کە هیچ نوێنەرێکی کوردی تیادا نامێنێتەوە. پارتی لە ناوخۆی هەرێمیش دەستی بە مانۆڕی خۆی کردووە و لەسەر داوای ئەو حیزبە دە پارتی تورکمان بڕیارەکانی دادگای فیدراڵیان بە زاڵمانە ناوبردوو بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان کرد. ئەمەش دەرگا بەڕووی ئەگەرێکی دیکەدا دەکاتەوە. ئەگەر فشارە دارایی و یاسایەکان بۆ سەر هەرێم و بە تایبەت پارتی زیاتر بن، ئەوە دوور نییە پارتی بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات. لە حاڵەتێکی لەو شێوەیەدا ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر مەحاڵ دەبێت. ئەمەش بەهۆی ئەوەی یەکەم، پارتی حکومڕانی دوو بازنەی گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە هەولێر و دوهۆکن. ئەنجامدانی هەڵبژاردن لە دەرەوەی خواستی پارتی هەڵبژاردنێکی تا ڕادەیەکی زۆر ئفلیج دەبێت. دووەم، هەرێکە لە سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێم و زۆرێک لە وەزارەتەکان و دام و دەستگاکانی پایتەخت لەژێر دەسەڵاتی پارتیدان. ئەگەرچی ئەو دام و دەستگایانە دەبێت بەپێی یاسابەرکارەکان کار بکەن، بەڵام دوور نییە وەکو کاردانەوەیەک ئەو دام و دەستگایانە بەکار بهێنرێن بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە بەلایەنی کەمەوە لە دوو زۆنی هەرێمی کوردستاندا. بۆ چوونێکی دیکە ئەوەیە کە پارتی بەکردداری بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناکات. ئەماش بەهۆی ئەوەی دام و دەستگاکانی هەرێم لەژێر پرسیاری شەرعیەتدان و ئەو هەڵبژاردنە دەکرێت وەکو دەرچەیەک بێت بۆ دەربازبوونی هەرێم لە فشارەکانی دادگای فیدراڵی و وڵاتانی ناوچەکە. هەر بۆیە پێدەچێت پارتی تا دواسات ئەو ڕێکارانە وەکو کارتێکی فشار بەکار بهێنێت بۆ ئەوەی بەغداد و دادگای فیدراڵی نەرمی بەرامبەر هەرێم بنوێن و بەشێک لە خواستەکانی پارتی بەدی بهێن و واش دەرکەوێت کە پارتی کارتی هەیە. لە دوای کشانەوەی دادوەرەکەی دادگای فیدراڵی یەکەم هەنگاوی نەرمینواندن لەلایەن دادگای فیدراڵیەوە بەدی کرا کە بریتی بوو لە پێداچوونەوە بە بڕیارێکی خۆی لەبارەی بنەجێکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام هێشتا ئاسۆی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم بەگشتی و پارتی بەدایبەت لەگەڵ بەغداد ڕوون نییە. ڕۆژانی داهاتوو دەردەکەوێت پارتی بەکام ئەگەردا ڕێ دەکات